هەمیشە کوردستات ماڵی هەمووان بووە بە تایبەتیش ماڵی هونەرمەندان و ڕۆشنبیران و کوردستات ڕۆڵێکی گەورە و گرنگی هەبووە لە پێشخستنی هونەردا. لە ئێستادا تیمێکی تایبەتی دەستگای میدیایی کوردستات لە نزیکەوە سەردانی ماڵێک کۆمەڵێک لە ماڵی هونەرمەندان و ڕۆشنبیرانیان کرد و لە نزیکەوە لە تەندروستی و هەروەها لە کار و پرۆژە و چالاکیەکانیان قسەیان کرد. پێشکی بەخێراتنتانەکەم یاخوا بەخێوێن سەرچاو سپاس بۆ سەردانیکردنتان. بەڕاستی کورسات هەمیشە پێشەنگ بووە، کورسات هەمیشە لە خەمی هونەرمەندانە بووە، کورسات دائما بەردەوام سەردانی هونەرمەندانی کردووە، چه هونەرمەندەکان کە لە ژیان نەماونەوە چه هونەرمەندە کۆچ کردوەکان. ئێمە خۆشحاڵین بە هاتنتان بەسەرکردنەوەتان. زۆر سپاس بۆ خاتو شاناز دەکەین کە هەموو جارێ ئاوانێنەری خۆی ئەنێرێ سەردانمانەکە. زۆر سپاس بۆ هاتنتان. بەڕاستی ئێوە جێگای فەخرن بۆ ئێمە کە هەموو جارێ ئاوا بەسەرمانەکەنەوە بۆ سەردانیکردنمان بە بۆنەی هونەرمەندەکانمانەوانێ. جا هونەرمەندی ئێمەش چەند کارەکانی هەمووی لە کورسات دایمەن بەخشکراوە و خۆی هەر پێشتر لە ئەندامێکی کارابووە لە کورسات و لەگەلی کوردستان و دایمەن لەوێ سەردانی ئەوەی کرد و خۆی بە کارکتەرێکی ئەوێ زانیوە. بۆیە ئێمە بەردەوام سپاسی ئێوەکەین کورسات بەرز ئەنرخێنین کە دایمەن بەرسەرمانەکەنەوانێ. سپاس بۆ ئێوە و خۆشحاڵین بە هاتنتان. سەرەتا بەخێراتنتانەکەم گەورەتان کردم. ئێرەش ماڵی ئێوە هەروکو چۆن ماڵی کورسات ماڵی ئێمەیە. ڕاستە من لە بەشی دەولاش کارەکەم لە کورسات، بەڵام ساڵانێکی زۆرە لە مناڵیەوە با بڵێن کە من ئیشم کردووە لە تەلەڤیزیۆنی خاک، دواتر لە تەلەڤیزیۆنی کورسات هەموو ئیشەکانم بە ئەرشیف لەلا ماوە. بە فعلی کاتێک ئەڵێن کورسات ماڵی هەمووانە، ڕاستە ماڵی هەمووانە لەبەرەوەی کەناڵێکی کللتوریە، کەناڵێکی خێزانیە. کاتێک کە مناڵێک دائنیشێت ناتوانانی پێی بڵێ لاچۆ لەسەر کورساتە، لەبەرەوەی کە هەمومان ئەتوانین دانیشی بە ئیسراحە سێری بکەین و ئەو ئیشانەشی کە ئەڕات بە نیسبەت بەشی دۆبلاژی شۆ کە من کاری لە یەکەم زۆر تەرکیزمان لەسەر وشەکانە، زۆر تەرکیزمان لەسەرەوە کە درامایەک بێت لەگەڵ خێزانە بگونجێت. بەڕاستی زۆر تەرکیزمان لەسەر ئەوەیە شتێک بێت لە کللتور لانەیات و هەروەها هەموو ئەو شتانی کە لەو ڕێڕەوەیە وەکو خۆی بمێنێتەوانێ. هەڵبەت بۆ هەموو هونەرمەندان وەکو یەکە و تا ئێستا هیچ شتێکی لە کللتور لە یا بێت لە تیڤی کورساتەوە نەڕۆیشتەوە پێشم وانێ بڕات. لەبەروی ستافێکی زۆر باش، خەڵکێکی زۆر باشکاری تیاکات و هیوای سەرکەوتن. پێشەکی من وەکو عوسمان حاجی هونەرمەند بە خێراتنی بەڕێستانەکەم کە لە کورسات و عەزیزتان کێشاواتون بۆ ماڵی ئێمە زۆر مەمنون و پێزانینی خۆم بۆتە دەرەبڕم. پێش هەموو شتێکە من باسی هونەر و ئەدەب و ئەم شتانە بکرێت وەکو هونەرمەندێک. من پێش هەموو شتێ زۆر سپاسی بەڕێ شانازخان و کاکە دێرینی کوڕی ئەەکەم. بەڕاستی یعنی دۆستی هونەرمەندانن. چەنەها دراما ئەم دایک و کوڕە شەوی وا بۆ سەعاتدا بۆ 9 بۆ 11 هاتوون ئێمەیان بەسەر کردوێتەوە چیتان پێویستە چیتان نوخسانە. یعنی ئەمە گەورەترین شتێکە کە خزمەتی هونەری کوردی ئەکرێت. داواکارم یعنی کورسات گەورەترین ماڵی هەموو هونەرمەندانە، نەک هەموو هونەرمەندان، هەموو میلەتی قەومی کوردە. من دەستیان ماجەکەم زۆر ڕێزم هەیە بۆیان. لێرەشەوە دیسان ئەڵێمەوە شانازخان خوشکی گەورەمانە، دایکمانە، کاکدێرین. طبعا من هەرچۆنە وەسوی ئەوان کەم بەخوا بەدەمی من تەواو نابێت، بەڵام خوای گەورە ئاگای لێیە کە ئەوان چەند خزمەتی هونەرمەندانەکەن. ڕێزم هەیە بۆیان. و دوایەوە ئێمە لە کورسات چەندەها درامامان کردووە. ئەم درامانە کە کردومانە لە وەختی خۆیە، ینی لێرەشەوە منەڵم کاغەفار واتە حاجی غەفار
چاوی ماجەکەم چی شتێکمان کردبێت واللهی تەقسیریان نەکردووە یەکسەر کورسات پارەی بۆ سەرف کردوون ئەوان ڕێک پارەی ئێمەیان بەزیاوە یاوە کەمیان یاوە پێمان یعنی چاویان ماجەکەین یعنی خاصەتەن کورسات کە ئەڵێ ماڵی هەمووانە بالفعل ماڵی هەمومانە ماڵی هەموو هونەرمەندانە من لێرەوە دەستی بچووکترین کارمەند هەتا گەورەترینی مدیرەکەشیان ماجەکەم و ڕێزی تایبەتیم هەیە بۆ تا